ماوەیەکی تر یاخود بڵێم لە داهاتوو ڕەنگە ئیشمان بەو کامێرایەش نەمینێ و ئەوەی کە ئێستا لە بەرامبەریشمە دەزانین لە ئەو قسەی دەکەم ئەو ڤیدیۆی خوارەوە کە ئێستا دەیبینیت تەنها بە تێکستێک دروستکرا واتە ڕاستینی و تەنها AI ئەو زیرەکی دەستکردەیە کە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقال کردووە بە داهێنانێکی نوێ دووبارە دەبێتە بابەتێکی گەرم و گوڕی ناو خەڵکدا. AI لە پەڕەی فەرمی خۆیانەوە نوێترین داهێنانیان ڕاگەاند بە ناوی سۆرا چییە؟ چۆنە؟ با من پێتان بڵێم. لە ڕێگەی سۆراوە دەتوانیت تەنها بە تێکست ڤیدیۆیەکی کوالیتی بەرزی پڕ لە وردەکاری دروست بکەیت. نەک تەنها ڤیدیۆی سادە بەڵکو سۆرا توانای ئامادەکردنی ئاڵۆزترین ڤیدیۆی هەیە بە چەندین کارکتەری جیاواز و بە بەرچاوگرتنی هەموو جوڵە وردە کاریە جیاوازەکانەوە هەروەکەوەی کە ئێستا دەیبینن. ئەوەندەی بەسا کە خەیاڵەکانی خۆت لە ناو تێکستدا دابڕێژیتەوە. ڕەنگە ئێستا زۆربەتان لە ڕاوکەی داهاتوو بتانگرێ و بیر لە ئەگەری خراپەکانی ئەم داهێنانە بکەنەوە. بەڵام کۆمپانیای AI خەمێکی لەوەش خواردووە. زۆربەی ئەو ناوەڕۆکانەی کە دژ بە کۆمەلگا و دژ بە مرۆڤایەتین سانسۆر کراوە. هیچ کەسێک ناتوانێت لە ڕێگەی سۆراوە ڤیدیۆیەک دروست بکات کە ناوەڕۆکەکەی سێکسی بێت یاخود توندتیژی بێت. تەنانەت پارێزگاری لە مافی کەسە بەناوبانگەکانیش دەکات کە هیچ کەس ناتوانێت بەکاریان بێنێت. سۆرا هەمان سیستەمی GPT هەیە واتە چەند بەکار بێت ئەوەندە فراوانتر و بەکارهێنانیشی ئاسانتر دەبێت. لە ئێستادا ئەم داهێنانە تەنها بۆ تیمێک بەردەستکراوە بە ناوی تیمی سوور. ئەوان کاری لەسەر دەکەن و هەڵسەنگاندنی تەواوی بۆ دەکەن. بە قسەی خۆیان هەندێک کێشەی تایە و جارێ نەگەیشتونەتە خاڵی کۆتایی بەڵام بەم جوانە دەگەن. ئامانج لە دروستکردنی سۆرا هاوکاری کەسانی داهێنەرە و ئاسانکاری کاری دەرهێنەر و هونەرمەندانە.